ئایا خواردنی تەندروست ئەگەری توشبوونم بە شێرپەنجە کەم دەکاتەوە؟ بەڵێ، خواردنی تەندروست ئەگەری توشبوونت بە شێرپەنجە کەم دەکاتەوە لە ڕێگەی دابەزاندنی کێش و تەندروستیەشنەوەی کێشی جەستەت. ئەو خواردنانە کامانن کە ئەگەری توشبوون بە شێرپەنجە کەم دەکەنەوە. ئەو خواردنانەی بڕێکی زۆر ڕیشاڵیان تێدایە وەک سەوزە و میوە ڕەنگاوڕەنگەکان، خواردنە دانەوێڵەییەکان، شیرەمەنیەکان وەک شیر و پەنیر، ئەو خواردنانەی کە بڕێکی زۆر ڤیتامین و ماددە کانزاییەکانیان تێدایە. ئەو خواردن و خواردنەوانە کامانە نەگەری توشبوون بە شێرپەنجە زیاد دەکەن. گۆشتی سوور و خواردنی ئامادەکراو، خواردنەوە کحولیەکان، ئەو خواردن و خواردنەوانەی بڕێکی زۆر شەکر و وزەیان تێدایە وەک خواردنەوە گازیەکان و خواردنەوە وزە بەخشەکان و خواردنەوە ئامادەکراوەکانی میوە کە بڕێکی زۆر شەکریان تێدایە. چۆن ژەمێکی تەندروست بخۆم؟ هەوڵ بدە بەشی زۆری قاپەکەت سەوزە و میوە ڕەنگاوڕەنگەکان و دانەوێڵەکان و پاکلەمەنیەکان بێت. بەکارهێنانی ماسی و گۆشتی باڵندە لەبری گۆشتی سوور و گۆشتی ئامادەکراو. دەتوانیت پاکلەمەنیەکان وەکو سەرچاوەی پرۆتین بەکاربهێنیت لەبری گۆشتی سوور. هەوڵ بدە سۆس و کرێمی ئامادەکراو کەم بەکاربهێنیت. هەوڵ بدە لە ڕێستۆرانتەکان بڕێکی کەم لە خواردنی ئامادەکراو و زۆر وزە بخۆی. لەبری ئەوە بڕێکی زۆر سەوزە و میوە بخۆ.